یەک هەوای بە سەبری لێ بێ ئەوە چی پەروانەی دەسوڕێت وەکو خۆم لە ماڵەکەی خۆم پێوەرەکەی من کێشەی کە تەناوێ 350,000 لە هاتەوە پێوەرەکەم لە دایرەی دانای لە دایرەی ئاو مشکلەمانێ بەس بەعامەتەن لەو کۆڵانێ هەر هەمووی کێشەی ئەوماتەوە پارێک گەلەگە لە زۆرمان لۆلێتەوە لە دایرەی ئاوی بەڕاستی ئەمە بە خۆمان بیرمان کە لێداوە پارەمان خیر کردەوە کە لە چەمار هەرمان و 100,000 خیر کردەوە بە خۆمان بیرمان لێدایە حەزمان کردێ بارگرانەکەی لەسەر حکومەتی کەم بکەینەوە کە داوامان کردێ داوای بیرمان کردیە بە زەمانەی بارگرانەکە لەسەر حکومەتی کەمە بتەوە بە خۆمان بیرمان لێدایە بە خۆمان مەسوولمان کردێ بە خۆشمان ئێستا خزمەتی دەکەین معقول نییە هەمە بەڕاستی ئەو هەمە پارە ئەو هەمە ئەشەیەکە ینی ئێستا لەو کورانیمە بەس ئەو کورانیمە هەر یەکە ینی 700 800 900 ئیمە 350 لامان کەمترە ئەو ئەوەندە هاتەوە من توانم نییە 700 قسووری بدەم بەناوی دوومانجی 700 قسووراتەوە باتا بە خۆمان بیرمان لێدایە پارێ عرەسی خڕ دەکەینەوە حکومەت دیاریم کوردستان ئەوەندە خۆش قوبر ناکە ئەوەندە پاراتەوە توانێوەمان نییە دەبێت چاوەش بێدا بخشێن نەگە چاوەش بێدا نەخشێنی عالەمەکە سعاتەکە لێ دەکاتەوە پێوەرەکە لێ دەکاتەوە پارەمان نییە ئەمە مندارە فەقیرین ئەگە توانەمە بێ دەچم لە خۆم لە منتی قەچکە دادەنیشم ناوەڵە توانەمان نییە ئەوەش چ مەعانەی نییە پێوەرە داوا لە حکومەت دیاریم کوردستان دەکەن چاوەش پێدا بخشێن نەگەنا سعاتەکان لێ دەکەنەوە هەمووی دەشتێنین ناوەڵە ناتوانم دانیە ناوەڵە ناوەڵە داواکاری مێ ئەو پێوەرە نەمینیتن ئەرام زەرری خەرچیەوە ئەوە قازانجی خەرچی نییە ئەگە حکومەت قازانجی خەرچی دەوێ بە ئەوەی لابە ئەوە تەمارێ خارم ماو و مارێ خارم هەمووی 700,000 چ ماقول نییە کابراگە 20 تەنچیە بێ ئەوەندە نایەتەوە ئەمن یەک تەنچی مێ فەرموو پێزمەرمی نییە 750,000 چ ماقولە ئاوە چیوە چووە وەڵا هەموو هەوایە ئارێوەڵ هاوینانیش ئاو کەم دێتن و ئەوە هاوینانیش ئەوەندە زۆر دێتەوە هاوینە هەر تا 2 ساعتان مەوعیدە ئاوێمانەیە یعنی بە 2 ساعتەوە بێتەوە 2 ساعتیش پێنێت بزەقا و پەڕی نی ساعت پێیە 700,000 دێتەوە ناوەڵە داواکاریمانێ ئەو پێوەرە نەمینی خۆی تقریبا 750,000 ناڕازشینەوە پێوەرەی ینی سوودی لۆمە نییە هیچ باوە زیرا هەموو کۆرە مامزاوە هەموو یعنی هەمووی زەرمەندە تەنها پارەکە لە حکومەتە لۆ هیچ کەس بەس تەنها لۆیە ئەگەنا تۆ ئەمە بیرمان لێدەیە بە پارە خۆمان لێماندایە پارە عرەسی خۆمان دەدەین یعنی هەموو شتێک بخۆمانین دوێ ئەوە بۆ ڕێاوی ئیفرازی نییە خۆ پارەکەم لێوەگرتن ئەوی بخۆم لێم دەیە ئێوە نێکاگە عاقەشمان لێ دەستینی یعنی ماقول نییە بەخۆی بوون عاقەت لەو خەرکەی دەکاتن خۆی شوکارەکەوانە چا